الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. اللهم اشرح لنا صدورنا ويسر لنا أمورنا وارحمنا وأنت راض عنا. برزان خوشویستان لە هەر شوێنەکان لە هەر کات و شوێنێکن دەمان بیستن و دەمان بین. ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. بەڕێزان و خۆشەویستان پێخۆشحاڵین دەگەینە مانجێکی پیرۆزی ڕەمەزان، مانجی تەقوا، مانجی غوفران، مانجی بەرەکات، مانجی ڕەحمەت. لەو مانگە پیرۆزەدا خوای گەورە تەکلیفی لێکردوون کە مانجێک بە ڕۆژوو بین. یەکێکە لە مانگە پیرۆزەکان وەکو لە 12 برایەکە حەزرەتی یوسفی هەڵبژاردووە. بەڕێزان و خۆشەویستان، هەموو کارکردەوەیەک، هەموو عیبادەتێک پێویستی بە ئەخلاقیات و سلوکیاتێک هەیە لەگەریدا بگونجێ بۆ ئەوەی زیاتر و جوانتر و پوختەتر کارکردەوەکانمان بسەلمێنین کە دیندارین و ئەهلی عیبادەتین. بەڕێزان و خۆشەویستان، جا ڕۆژوش چەند سلوک و ئەدەبیاتێکی هەیە دێن باسی دەکەین ئینشاءالله. خاڵی یەکەم و دەستپێکی یەکەم لە سلوک و عیبادەتەکان ئەوەیە ئینسان خاڵیسەن بۆ خوا بە ڕۆژوو بێ. هەموو کارکردەوەکی ئینسانی مسلمان دەبی خاڵیسەن بۆ خوا بێ. وەکو خوای گەورە لە سوڕەی بەقەرە لە سوڕەتی بەیینە دەفەرمێ، لە ئاەتی 5 دەفەرمێ: وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء. ئەوان داوایان لێ نەکراوە تەنها ئەوە نەبێ خاڵیسەن مخلیسەن بە پاڵفتەی عیبادەت و بەنداتی بۆ خوای کاربەجێ بکەن. بەڵێ هەر عیبادەتێک، هەر پەرستشتێک، هەر کارکردەوە کە بۆ خوای دەکەی دەبێ بۆ خوا بێ، تەنها بەشی حتا ناوی بەشی پێغەمبەری خواشی تێدا بێت، تەنها ئەوەی لەسەر مەنهەج و بەرنامەی پێغەمبەری خوا بێ. پێغەمبەریش صلی الله عليه وسلم کە کاتێک دێن لێی دەپرسن کە ئابرایەک دێ هەم بۆ ئەوەی بۆ یادی خوا و بۆ دینی خوا کار بکە، هەم بۆ ئەوەی ناوبانجی دەربکە، چۆنە و پاداشتەکەی چۆنە دەفەرمی هیچی بۆ نییە إلا إن الله لا يقبل من العمل إلا ما كان له خالصا وابتغي به وجهه. دەفەرمێ إلا ئەو کارکردەوەیە قبوڵە و وەردەگیرێ کە خاڵیسەن بۆ خوا بێ و تەنها بۆ ڕامزامەندی ڕەب العالەمین بێ. کەواتە بەڕێزان و خۆشەویستان، هەر کارکردەوەیە کە دەیکەین دەبی خاڵیسەن بۆ خوا بێ. یەکەم دەست پێکمان نیەتەکانی لە ناو دڵە، هیچ پێوەست بەوە نییە بڵێن ئیلاهی نێتم وێ ئەوەی دەکەم ئەوەی دەکەم. نەخێر، خوای گەورە بۆ کارکردەوەکانی مەدەزانێ. بۆ کەسێک جوانەوەیە دەپرسێ ئایا ئەمن هەر کە هەستام لە کاتی سحوردا ئەوەندە کیفایەتە؟ بەڵێ کیفایەتە، بەڵام ئەگەی بیڵێ بۆ یەقینی دڵێت ئەوە باشترە. خاڵی دووەم بەڕێزان لە ئادابەکانی ڕۆژوو ئەکەلەت و سەحورە، یعنی ئەو خواردنی پاشێو، ئەو خواردنە بەرەکەتە بەڕێزان، بەرەکەتێک و ڕەحمەتێکە. بۆچی؟ بۆ ئەوەی کاتێکدا کە ئێمە هەڵدەستین نەشاتێک، هێز و توانایەکمان پێدەبەخشی بۆ ئەوەی ئەو تا ئێوارە تا دەگەینە ئێوارە ئەو کات و ساتێک کە لەگەڵ دینداری و عیبادەت دەین بتوانین تاقە و هێزمان هەبێ. چوەکەت و بەیانەکەی سەعاتنەوە دە لە خەوێ هەستای تااقەت و شنگت نابێ، بێ تااقەتی هیچ نەخواردیە. بەڵام ئەگەر کاتی سەحەر هەستای، ئەو کاتێک کە لەگەڵ هەموو خەڵک هەڵدەستی، پێغەمبەری ئەکرەمیش دەفەرمێ بەرەکەت لە کاتی سبەینانە. بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ کە ئەنەس کوڕی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمان دەجێتەوە دەفەرمێ، فەرمووی تەسەحەڕوا فإن في السحور بەرەکەتەن. فەرمووی ئێوە پاشێو بکەن چونکە لە پاشێودا بەرەکەتەیە. بۆ بەڕێزان لەلایەکە نەشاتت دەبی، لەلایەکە تو ئەو کاتێ هەردەستی جەوێکی سافە، جەوێکی فێنکاتە ئێستا سیارە و شارە و ماتۆڕ و مۆلیدەکانیشیان پێ نەکردێ و جەوەکە خاوێنە. ئەوە یەک. دووەمیش مخالەفەی جوولەکە و نەساڕای دەکەی. چونکە پێغەمبەری ئەکرەم دیسان لە حەدیثێکدا دەفەرمێ کە عەمری کوڕی حاز لە بۆمان دەجێتەوە، دەفەرمێ فەصل ما بین صیامنا وصيام أهل الكتاب أكلة السحر. دەفەرمێ جودایی لە بینی ئێمە و ئەهلی کتاب کە مەبەستی جوولەکە و نەسارەکانە چییە؟ سحورە. ئەو سەحورەیە کە ئێمە بەیانیان هەڵدەستین و دەیخۆین. باشترین خواردنیش بەڕێزان و خۆشەویستان، باشترین بابەتیش کە دەیخۆین، باشترین لوقما کە دەیخۆین خورمایە. بۆیە پێغەمبەری خوای کە ئەبوو هوڕەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە بۆمان دەژێتەوە دەفەرمێ نعمە سەحور المؤمن التەمر. باشترین خواردن کە سبەینان لە سەحەردا دەیخۆی چییە؟ خورمایە. ئەتو دەبینی خەڵکانێک تا پاشێو دادەنیشن، لە کاتی پاشێو خەوەکیان بەسەدادێ و نە نوێژی سبەینان دەکەن نە پێڕا دەکەن سەحورەکەش بکەن. کەسی دوی شەوێ سێ شەوێ دەچن کەبابی دەخۆن، دوای لەسەر باریان قورس دەبی، دوایە تااقەتی دینداری و عیبادەتیان نابینێ. بۆیە باشترین وایە ئەگەر هەر تەمریش نەبوو قوڵما ئاوێ بخۆی، هەرچی دەخۆی بەڵام قورس نەبی، هەرچی دەخۆی بەڵام لەسەر معدەت بارت گران نەبی، دوایە
دوای ماندی دەکە بێتاقەتت دەکات جاروێ تو خواردنەی دەخۆی ناگاتە سەعات 9 سبەینێ تووشی تێنێت و بێتاقەتی دەبی نە کار و کردەوەت پێ دەکرێت نە ئیبادەتت پێ دەکرێت نە ئیش و ڕۆژانەی ژیانی ماڵ و منداڵت پێ دەکرێت بەڕێزان چاوەکەم هەتا پێتان دەکرێت سحور بکەن چکە وەکو باسم کرد ئەو سەحورە بەرەکەتە بۆیە پرسیان کەینەیە چ کاتێکە ئەمە بزانێ ئەو کاتانە چێکە سەحور دەکەین تەبەن ئەمە دوو بانگبێژمان هەبووە لە مەدینەی بانگبێژ یەکەم بیلالی حەبەشی بووە کە بە خەبەرهێنانەوەی خەڵک بکە ئەویان نەما ئێستا خەڵک دەڵێن چێ دەڵێن ڕەمەزان هات ڕەمەزان هادیان قسەی کرد دەکەن یا ئیستیغفار و سوبحان الله ئەوانە دەکەن بەڵام کاتی خۆ بانگبێژ یەکەم بیلالی حەبەشی بووە پێغەمبەری صلی الله علیه و سلم دەفەرمێت کە کاتێک بیلال بانگ دەدا ئێوە بخۆنەوە تا عەبدوڵای کوڕی مەکتوم بانگ دەدا پێش ئەوەی عەبدوڵای کوڕی ئیبن مەکتوم بانگ بدا ئێوە واز دەبینن جا پرسیان کەی نییە ئەویش حەدیسەکە زەیدی کوڕی سابیت بۆمان دەجێتەوە ڕەزا ڕەحمەتی خوای لێبی ئەو بەڕێزە دەفەرمێ پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم کە کاتێک سەحوری دەکرد لەگەڵ ئێمە ثم قام إلى الصلاة دوای دەڕۆیش نوێژێ بکە قلت كم كان بين الآذان والسحر لێمان پرسی لە بینی بانگدان و سەحور کاتو هەڵدەسینانی دەخۆی هەڵدەسی پاش تێو دەکەی لەگە ماڵ و منداڵ و کەس و کار و خێزانت کام پێکەوە لە سفرێکی چکە ئەمە لە مێژە 11 مانگە لە سفرەی پێکەوە کۆ نەبووینەوە ئەو ڕەمەزانەیە ئەو بەرەکەت و ڕەحمەت و مەغفیرەتەی خوایە وای کردینە لەسە سفرەکان کۆ ببینەوە چکە ئەوروپا لانی ئەلمانیەکانی غەرب هەمووی هەوڵ دەدەن ئەو سفرەیە نەمینێ بەڵام خوای گەورە دائما سفرەکانمان بۆ حازر دەکات بۆی بێنە سەر سفرەی بەرەکەت و ڕەحمەت و لێ خۆشبوونی خوای گەورە و پەروەردگار بۆیە دەفەرمێ ئەو کاتە تەنها لە میقداری 50 ئاەتی بووە عولەما دەڵێن 50 ئاەت تقریبا بە 5 دقەی تەواو دەبێت کەواتە ئەتوو کە کاتێک دەڵێ کە کاتێک بە خەبەر دەی تا ئەوەی مامۆستا بانگبێر دەستە سەمین بەری و بانجی دوام دەدا ئەتوو 5 دقەی لە بە خۆ دابنێت بۆ ددان شوشتنێت بۆ ئیسراحاتکردنێت بۆ ئاگاداربوونەوە چکە بەڕاستی کارەساتە ئەتوو ئەو ماوەی هەستای لە خەوێ دوایر نەتوانی ئەو ڕێک و پێچەی خۆت بکەیت خاڵێکی تر بەڕێزان لە ئادابە جوانەکانی پاشێو یان لە ئادابە جوانەکانی ڕۆژوو ئەوەیە پەلە بکەین ئێوارە لە فتارکردنەوە کە کاتێک بانگ دەدات و لەگە بانجێکم بەڵام دەبێت تەکید بێ بانگ دەدا نەگەرە تو جاروەیە تەلەڤیزۆنەکە دەسە کەناڵێکیە ئەو کەناڵە لەوانە بانکەکە ئیسلێمانی بیان دهۆچێ بیان کەرکوچێ بی سەندەقەی بینە بەڵام تۆ لەسەر کەناڵەکەی خۆت کە لە شارەکەی خۆتی وریای بانگەکەی بە هەر بانجیدا بیشتێنە ساری کوڕی سەعاد دەفەرمێ پێغەمبەری خوای فەرمووی لا يزال الناس بخير ما عجل الفطرة دەفەرمێ خەڵک هەتا ئێستا لە ناو خێر و خۆشیدا نەکەینێ کە ئیفتاری زوو دەکەنەوە بۆ وەکو باسم کرد لە پێشترێش فتاری مە لەگە فتاری حتا لەگە فتاری شیعەش لەگە فتاری جوولەکە و نەسرانی فەرقیە ئەوان هەتا کاتێکی زۆر دەنگداروی هەتا کاتی و ئیشای ئەوانە ئیفتاری ناکەنەوە بەڵام یەک لە بەرەکەتەکانی مە یەک لە بەرەکەتەکانی ئەو دینە جوانەیە ئەو ئیسلامە پاکی ئەوەیە فتاری زوو بکەینەوە بۆیە ئەبوو هورەیرە دەجێتەوە دەفەرمێ پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرمووی لا يزال الدين ظاهرا دین ئێمە هەتا ئێستا ئاشکرا و ڕوون و دیارەکەینێ مع عجل الناس الفطرة تا مسلمانان لە ئیفتاردا دابرێ کابرایان ئافرەتەکە خەریکی شیوەیە شیوەکەی پێڕانەگەیە بە پەلە پەلە ئاگەی لێ نامینی هەتا سفرەکەی هەموو حاضر دەکە ئەو دەکە بەخۆی ئیفتاری دەکاتەوە ئەوەش بەڕاستی کارەساتێکە کە تووشی ئافرەتانمان بۆ ئەوەندە ئەوەیان لەسەر دەکەی ئەمە دەمانەوەی ئی نێورانێش تاویز بکەینەوە لە ئێوارێ ئەوە خراپە زۆر نا چاوەڕێی بانگمان کرد یەکسەر ئیفتارەکەی بکەین وەکو دەفەرمێ لأن اليهود والنصارى يؤخرون أو يؤخرون چونکە یەهودی و نەسارەکەم وەکو باسم کرد ئەوانەی کە لە سەدین و مەنهەج و بەرنامە ئیسلام نین ئەوان دائیمەن تاخیری دەکەن بەڵێ بەڕێزان باشە چ بخۆین کە کاتێک فتاری دەکەینەوە چونکە ئەمە هەناومان بەتاڵە هەم تێنومانە هەم برسیمانە زۆریش تا مەزرۆینەوە بە پەلەپەلین بگەینە مەغریبێ بە پەلەپەلین بگەینە سەسبرەی نا یەکەم جار پێغەمبەری ئەکرەم فێرمان دەکات عیلمیش ئیسپاتی کردیە ئەمە پێویستمان بەوەی نیە عیلمی ئیسپات کردە بەڵام پێغەمبەری ئەکرەم کە ئیشارەتی بە شتێکدا تاکید بکە هیچی لە دژی ئێمە نیە هەموو لە بۆ بەرژەوەندی ئینسانی مسلمان و ئینسانی دیندار و ئینسانی لەخوا ترسە دەفەرمێ پێغەمبەری خوا ئەنەس دەفەرمێ کە ئەنەس زۆر لەگە پێغەمبەری بووە لە زۆر ڕیواتان دەفەرمێ 10 ساڵان خزمەتی پێغەمبەری کردی عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ پێغەمبەری خوا دەفەرمێ يفطر على رطوبات قبل أن يصلي پێغەمبەری خوای پێشەوەی کە بانجی دەدا و تەواو بانگکە لێ دەبەوە ئیفتاری دەکرد
کە بانگبێر دەیگوت الله ئەکبەر ئەو ئیفتاری دەکرد لەسەر خورمای پێشەوەی بچی نوێژێ بکە ئەگەر خورما نەبایە فەین لەم تەکون غوڵتەباتین فعلە تەمەراتین بە قەسبی دەیشکات چونکە خورما تەڕتر و بەتامتر و خۆشتر و شیرینترە قەسبیش هەر باشە بەڵام ئەگەر خورما نەبوو قەسب ئەگەر نا فەین لەم تەکون حەسەواتی من مائین پێغەمبەری خوای بە ئاو دەیشکات ئەگەر خورما نەبا بە ئاو دەیشکات ئەتو ئێستا شەربەتێ دەتوانێت بە شەربەتیش بشێنی پاقلاوە دەتوانێت بە پاقلاوەش بشێنی بەڵام خۆتی لاگ نەکەی کە کاتێک فتارەکەت بە خورمای کرد لەسەر خورمات کرد یان لەسەر قەسبت کرد لەسەر قما ئاوەچیت کرد یەکسەر بڕۆ نوێژ بکە بۆ چونکە تو لە بەیانیەوە برسیتە تێنیتە خاستن ئەو کەسانی کە بەڕۆژون لە بەیانیانەوە برسی تینونە کە کاتێکە تو لەسەر خورمای دەیشتێنی ئەو ئینسانە ئەو کاتەی سوکەری هاتە خوارێ دابەزێ بەڵام لە کاتێکدا ئەتو بە خورمای دەشتێنی یەکسەر ئەوە کۆنتترۆل دەبتەوە بێتاقەتەکە نامینی هێز و توانە دەداتێ وەشت دێ دەکات زۆرش برسی نەبی یان ئەو ئەتو دەبینی سینەت بەتارە هەم سینەت خوشکە پشی سوار وەکە کە ئاوێک دەخۆی ئەو ئاوە بە دەمارەکانە دادەتەوە ئەم دەمارەکانە تەڕ دەکاتن بۆیە پێغەمبەری خوای یەکەم شت کە بانگ دراوە ئیفتاری کردووە و دوایە چوە نوێژی کردووە بۆەوەی کاتێک بە نوێژەکەی خەریک بی هەم ئەو بێتاقەتی و بێتوانەیە کە نەیبووە هەموو دێتەوە جێ خۆی و دوایە دێتە سەر سفرەی و پارانانێک دەخوات بەڵێ بەڕێزان و خۆشەویستان خاڵێکی تر لە خاڵەکانی ئادابی ڕۆژوو یان سلوکیاتی ڕۆژوو یان سونەتی ڕۆژوو ئەوەیە کە کاتێک ئیفتار دەکەین کە ئیفتارەکەتمان کرد دوعایان بکەین دوعای بکەین لە خوای گەورە بپارێنەوە پێغەمبەری خوا دەفەرمێ کە کاتێک ئیفتاری دەکرد دەیفەرموو ذهب الظمأ وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله أو تينيتو نما أوانشي كبيتاقد بوين وتيدا وشك بين أويج نما إن شاء الله پاداش تكشي لخواي قورا وردقرين بحقيقة خواي قورا هيت كارو كردويتي إنساني مسلمان بزاعنا هذا خاصة روجو تكون روجو هيت ريايتي تدانية بيغنبري خوا دا فرمي خواي قورا دا فرمي لحديث قدسي دا فرمي إلا الصوم فإنه لي وأنا أجزي به دەفەرمی تەنها ڕۆژوو بۆ منە هەموو عیبادەتەکان بخۆیان بەڵام ڕۆژوو خاص کردێ بۆ چونکە ریای تێدانێ کابرا دەتوانانی لە پەنایەک لە پەسی لەو لە خواردنێک بخوا دەتوانیتن خواردنێک بخوا دەتوانی خواردنەوەیەک بخوا و بێتە دەرێ بڵێ منیش بە ڕۆژوومە بۆیە کە کاتێک ئیفتار دەکەی دوعایان زۆر بکە بپارێەوە لە خوای گەورە وەکو پێغەمبەری خوا کە ئەنەس کوڕی مالک دەفەرمێ فەرمووی ثەلاث دعوات لا ترد سێ داوا هەیە سێ پارانەوەیە کە ڕەتبوونەوەی نییە یەکەم دعوة الوالد لولده ئەو داکو بابێک کە دوعا لە منداڵەکانیان دەکەن بۆی نابی دوعای خراپێ دەکەن دەبی دوعای چاکیان بۆ بکەن خاڵی دووەم ودعوة الصائم دوعا پارانەوەی ئینسانی مسلمان ئینسانی بەڕۆژوو ئینسانی بەڕۆژوو دەبی دوعایان زۆر بکە چونکە دوعای ئینسانی بەڕۆژوو خوای گەورە ڕەبزی ناکاتەوە بەڵێ بەڕێزان و خۆشەویستان خاڵێکی تر لە ئادابەکان زۆر ئیسراف نەکردن ئێستا دەبینی کە ڕۆژێک دوو ڕۆژ پێشەوەی جەژندا ڕەمەزاندادی خەڵکەکان ئەو مارکێتانە قەڵە باڵغ دەکەن هەمووی وەدەزان هیچی لە ماڵی نییە بخوا ڕاوە ڕاویتی لە خواردنەوەی نابڕێزەکەم ئەسڵ وایە ئەتوو کە برسیبی بۆ ئەوی مەحاناتی فەقیر و هەژاران بزانی مەحاناتی ئەوانە بزانی کە برسیانە ئەتوو ڕاوە ڕاوێ دەکەی و بۆ ئێوارەی لە نێوڕانێشی تەعویز دەکەی و بەڕاستی ئەوە شتێکی شەرعی و جایز نییە خوای گەورە دەفەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا بخۆن و بخۆنەوە بەڵام ئیسراف مەکەن بەڵێ بەڕێزان خاڵێکی تر گەرم و گوڕی لە عیبادەت گەرم و گوڕی لە دینداری پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم کە عەبدوڵای کوڕی عەباس دەفەرمێ كان أجود الناس وكان أجود ما يكون في رمضان دەفەرمی پێغەمبەری خوا زۆر گەرم و گوڕ بوو لەسەر دینداری بەڵام کە کاتێ ڕەمەزان دا زۆر گەرم و گوڕتر بوو وحين يلقاه جبريل وكان يلقاه في كل ليلة من رمضان ككاتك جبريل دهات خزمتي همش وكان رمضان البيغمبري خوي جبريل دهات خزمتي مدارسة قرآن عندك بوي مش دبي ئەگەرچی لە میازەمانکە کرد دەبی دیندارێکی پاک باش بکەین بەڵام دەبی لە ڕەمەزان زۆرمان خۆمان دیکەین بە خوێندنەوە خاستن قورئان خوێندن خاستن شەو نوێژەکانمان خاستن چێشتەنگاوەکانمان سونەتەکانی پاش نوێژەکانمان و پێش نوێژەکانمان زۆر گەرم و گوڕبین چکەن بەڕاستی فرسەتێکە خوای گەورە ئێمە دەبی مەمنونی خوای بین دەبی سوزەی شکر بین کە خوای گەورە پار و پێران چەند کەسانێک لەگەڵ مامون ئێستا نەمانە نەگەیشتنە ئەو مانگە پیرۆزەی بۆیە جارووە یە کابرا کە شەهید بووە بەڵام یەکیت کە پاشیوی شەهید بە ئەویت کە پلەی باشتر بە وتانی پێغەمبەری خوا چۆن فەرمووی ساڵێک کە پاشیوی دینداری کرد و عیبادەتی کرد کەواتە فرسەتە ئێمە خۆمان برازێنەوە بۆ عیبادەتانێک کە خوای گەورە فرسەتی داینێ خاڵێکی تر بەڕێزان
دوورکەوتووە لە قسەی خراپ و ناشرین چکە بەڕاستی ئینسانی مسلمان ئینسانێکی بەڕێزە دەم و زاری پاکە و خاتەزان لە ڕەمەزانان دەبی زۆر پاکتر و چاکتر و خاوێنتر بی چکە ئەو مانگە مانجی تەقوایە مانجی خۆپارێزیە مانجی مغفرة ورحمة وبركة أتو شو أو ما قيل لذا شقول ده هذا في المياه والذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون كواتا بوتيا رمضان بخو باريزي كواتا بويا بيغمبر أكرم عليه الصلاة والسلام كأبو هريرة رب ما ذكرت ده فرمي ليس الصيام من الأكل والشرب إنما الصيام من اللغو والرفث فإن سابك أحد أو جهل عليك فقل إني صائم ده فرمي ڕۆژوو بۆ خواردن و خواردنەوە لە دەستدان نییە ئەوڵام من خواردن و خواردنەوەی ناخۆم بەڵام بە کەیفی خۆم قسان بە خەڵکی دەرێن بە کەیفی خۆم جوێنان دەدەم بە خۆم غیبەتی دەکەم بە کەیفی خۆم بوختان و نەمیمی دەکەم نابەڕێزەکەم دەبی خۆمان لەو بارانە بپارێزین ئەگەر کەسێکیش شەڕی پێفرۆشتی قسەی پێگوتی دوێنی پێدا بڵێ چی من بە ڕۆژوم کەواتە ڕۆژوو خاڵی خۆپاکردنەوەیە خاڵی خۆ ئامادەکردنە خاڵی خۆ خاوێنکردنەوەیە خاڵی دەستپێکی کار و کردەوە جوانەکانە خاڵێکی تر کە دەکەینە کۆتایی بەڕێزەکەم خۆماندکردنی زۆر لە دەشەوی ئاخری مانجی ڕەمەزان خوای گەورە دەشەوی ئاخری شەوێکی داناوە کە خێری 1000 مانجی هەیە 1000 مانگ ئەوەی لە قسە خۆمان نەدەین با بە خەو سەمان زۆر سەیران پێمانی خەڵێک پێشتری سعات 9 نەدەگەشتە نوێی دەنووست ئێستا هەتا بەیانی نانووی بەڵام وەختی نوێژەکەی لێ دەنووی هەتا 3 و 4 ئەسرێ داروێ نوێژی نێوڕانێکی دەتی بە پەلەپە نوێژی ئاسێ دەکەن نا ئێمە هەوڵ دەین لەو مانگەیدا زەخیرە و زات پیاکەین بۆ ئەوەی بە ڕووسوری و بە ڕووسپیاتی بچێتە خوای پەروەردگار لە خوای گەورە داواکارم ئێمەی مسلمانان فرسەتێک وەگرین لەو مانگە پیرۆزەی یا ڕەبی خوای لێ دەپاڕێنەوە ئەو مانگەمان بە مانجی خێر و بەرەکەت بەسەردا تێپەڕێنی یا ڕەبی خوایە خۆمان جوان و وامان لێ بکەی خۆمان جوان بڕازێن و بۆ ئادابانی ئیسلام یا ڕەبی خوایە هەر مسلمانێ لە هەر شوێنێک زێت و ئازادە دێ خوایە ڕزگاری بکەی خوایە ئێمەش بەو مانگە پیرۆزە بەرەکەتدار و بەرەکەت خێر بکەی ئامین ئامین والحەمدولله رب العالمین والسلام عليكم ورحمة الله وبركاته